کارزانی 44 ساڵان 33 ساڵە لە یاری تۆپی سەرمێز دوور نەکەوتۆتەوە. ڕاهێنەرە و یاریزانیشە، خاوەنی دوو کوڕە، هەردووچیانی کردۆتە یاریزانی یاریەکە. ئەشکانی کوڕە گەورەی 18 ساڵە و 7 ساڵە یاریزانی هەڵبژاردەی عێراقە و خاوەنی مەدالیای زێڕە لە پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیا. ئێستا باوک و کوڕ شان بەشانی یەکتر لە خولی بژاردەی عێراق بۆ یانەی دەربەندیخان یاری دەکەن و ڕکابەری یانە بەهێزەکانی عێراق دەکەن کەوا ئەمە یەکەم جارە لە عێراق ڕوو بدات. لە ساڵی 1990 دەستم کردو بە یاری تۆپی سەرمێز بۆ ماوەی 33 ساڵە بەردەوام بەبێ دابڕان. ماوەیەک چوومە ئیتیحادی کوردستان بۆ ماوەی 3 ساڵێک دابڕام، بەڵام هەر لەگەڵ یاری تۆپی سەرمێزا بووم. ئەوەش هەر خزمەتکردم بۆ یاری تۆپی سەرمێز، بەڵام ئەوە بۆ ماوەی 33 ساڵە من لەم یاریە بەردەوامم بە یاریکردن بە مدەڕیبی، هەم یاریشەکەم ئێستا هەم مدەڕیبیشەکەم. ئەشکان کوڕە گەورەمە ماڵی 2005 ئێستا تەمەنی 18 ساڵە، ماوەی 7 ساڵە یاریزانی هەڵبژاردەی عێراقا. چەندین ئەنجامی دڵخۆشەریە بووە لەسەر غەربی ئاسیا، توانێتی مەدالیای ئاڵتون بێنێ. تا ئەم دەقێژە ریزی منتەخەبی عێراقایە. ئینشاڵڵا بە خوا یار بێ لەگەڵ منداڵەکانمە حەز دەکەم هەر بەردەوام لە یاریەکە، لەبەر ئەوانیش بێ نابێت داببڕێم. کارزان ماوەی نزیکەی 11 ساڵ یاریزانی هەڵبژاردەی عێراق بووە. بەشداری چەندین پاڵەوانێتی دەرەوەی عێراقیشی کردووە. لەسەر ئاستی کوردستان و عێراقیش لەگەڵ تیپەکانی پاڵەوان بوونە. کارزان نایەوێت لە تۆپی سەرمێز دوور بکەوێتەوە بە هیچ زۆرێک. دوای ئاستی پێشکەوتوان بەشداری پاڵەوانتی ئاستی تەمەنەکانی دێرینەکانیش دەکات. دوایین بەشداریشی لە وڵاتی عومان بووە. تا 2001 من کە یاریزانی منتەخەب عێراق بووم، بۆ ماوەی ئەو 11 ساڵە کە لە منتەخەبی عێراقا بووم، بەداخەوە نەمانتوانی فرسی وامان ناتە پێش کە بەشداری پاڵەوانتە نێودەوڵەتەکان بکەین لە دەروی عێراق. ئەو کاتە بۆ حکومەوەی لیژنەی ئۆڵمپی عێراقی عودەی سەدام ڕەییسی بوو. لە ماڵی ساڵی 2001ش بۆ ماوەی مانێک زیندانی عودەی کرام کە و کاتە یاریزانی منتەخەب عێراق بووم. ئەتر دوایەوە کە زیندان کرام گەڕامەوە بۆ سلێمانیوانە، نەگەڕامەوە بۆ منتەخەبی عێراق. لە 2003 دەستمان کردەوە بە یاری دوای پرۆسی ئازادی عێراقوانە بەردەوام بووم. تا ئەم دەقەیە بەردەوام بووم. وەکو پاڵەوانتی یانەکانی عەرەبی بەشداریمان کردووە، چەند جار توانیمان بچینە چوارگۆشی زەڕین، وەکو منتەخەباتیش لەگەڵ منتەخەباتی ئەرمینیا، فەڕەنسا، چەند وڵاتی کە یاریمان کردووە لە بەنای منتەخەبی عێراقەوە کاتی خۆی کە هاتوونەتە بەغا بانگێشیان کردوم بۆ شاری بەغا. ئەتر چەندین ئەنجامی دڵخۆشکەرمان هەبووە سەر مستەوای کوردستان پلەی یەکەمی، لەسەر مستەوای عێراق وەکو فرەقیتی دەرەجە ممتاز توانیمان چەند جار پلەی یەکەمی بەدەست بێنین. خۆم هەر ئەمەنە عاشقی یاری تۆپی سەرمێزمەوە و هەر لە مناڵیوە خولیان بووە. بەنیاز نیم تاخوا تەمەن بە حەزەکەم بەردەوام بم، چونکە یاری تێنسی سەرمێز یەکێکە لەو یاریانە لە هەموو ئاستەکان ناتوانی یاریکی. یعنی ئەمە ئێستا پاڵەوانەتی من ئەم ساڵ مانی دوو لە وڵاتی سەڵتەنەی عومان بەشداری پاڵەوانتی عالەمم کرد. پاڵەوانتی عەرەب بۆ ڕووات لە تەمەنی 40 ساڵ بۆ سەرۆتایەتی. من تەمەنم ئێستا 44 ساڵە. بەشداریم کرد لەوێش چوومە تا توانیم بگەمە خولی هەشت لە پاڵەوانەکە 1600 یاریزان بەشداری بوو. تەمەنی 40 ساڵ 50 60 70 هەموو تەمەنەکان لە جیهانە گرنگی پێدرا و پاڵەوانەتی هەیە یاری تۆپی سەرمێز. لەبەرەوە خوا یار بێ و خوا تەمەن بە ئینشاڵڵا بە تەمام هەر بەردەوام. کارزان خاوەنی هۆڵێکی تایبەت بە یاریەکەشە لە شاری سلێمانی، هەر بۆیە لا مەشق و یاریکردن دانەبراوە و نایەوێت داببڕێت. جگە لە خۆی و ئەشکانی کوڕەکەی دیکەشی تەمەنی 9 ساڵە و 2 ساڵە یاریزانی هەڵبژاردەی عێراقە و لە پاڵەوانێتی عەرەبیش مەدالیای زیوی بەدەستهێناوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.